لە دوای ڕەتکردنەوەی ئازادکردنیان لەلایەن دادگای کەتنی هەولێرەوە تیمی پارێزەرانی زیندانی کراوانی بادینان لە ڕاگەنداوێکیاندا ئاماژیان بۆ کردووە خۆ داوا دەکەن کە زیندانی کراوان مانگرتنەکانیان لە خواردن بشکێنن و ڕەوانەی چاکسازی گەورانی سلێمانی بکەن. ئاماژە بۆش کراوە کە ئەوەی جێگەی نیگەرانی ئێستا لە ناو چاکسازی گەورانی هەولێر سزا لەسەر جیراوانی بادینان و مانگرتۆکانی تر بەردەوامە. بۆیە لەبەر پاراستنی دۆخی تەندروستیان وەکو پرسێکی مرۆڤاتی داواکارن کە زیندانیانی بادینان مانگرتنەکان بشکێن و بۆ پاراستنی مافی ڕەواشیان ڕەوانەی چاکسازی سلێمانی بکرێن. ئێمە قسە لەسەرم بابەتە دەکەین لەسەر دوازانیاری لەبارەی زیندانی کراوانی بادینانەکەین بە میوانداری بەڕێز بەشدار حەسەن کە سەرۆکی تیمی پارێزەرانی دەژی کراوانی بادینانە کە ڕاستەوخۆ لە ستۆریەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەیە. کاک بەشدار سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بۆچی داواتان کردووە کە زیندانی کراوانی بادینان ڕەوانەی چاکسازی گەورانی سلێمانی بکرێن؟ بەناوی خودای گەورە میهرەبان، سڵاو لە جەنابەت و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی کورتسات. طبعاً دەمەوێت پێشەکی سوپاسی بەڕێستان بکەم کە بەردەوام لەگەڵمان بووینە لە گواستنەوەی ڕێکارەکان و هەوڵەکانی ئازادکردنی چالاکان و ڕۆژنامەنووسانی سزادراوی بادینان. دیارە ئێمە لەگەڵ تیمی پارێزەران پاش ئەوەی کە هەموو هەوڵەکانی خۆمان خستە گەڕ بۆ ئەوەی ڕێکارەکانی ئیفراز شەرتی بە پێی مادە 331 لە قانونی ئوسولی محاکەماتی جەزای عێراقی مەشمول بکرێن بۆ ئەو کەسانێک کە ئێستا گیراون لە پێنج چالاکوانی شیلاتزێ وەرەوە چەند کەسێکی دیش کە بە هەمان ئەو مادەیە گیراون لە مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. دوای ئەوەی کە لە 15 شەشەوە کە دەبوو بە ماوەی 4-5 ڕۆژ ڕێکارەکانی ئیفراشەرتی تەواو بکرێ، ماوەی 2 مانگ زیاتر 2 مانگونیوە ئەمە خەریکین دەستیان پێدەکردین و لەلایەن ئیداری چاکسازی گەورانی هەولێر و هەروەها ئەو تەدەخلاتی بێوێنەیەی کە لە مێژووی دادگاکانی هەرێمی کوردستان شتیوا بەو شێوەیە نەبووە لەسەر داواکاری گشتی و دادگاکان. ئەو بابەتە ماوە تا 2000 ڕای داواکاری گشتی لەسەر ئەم بابەتە واروە دادوەری دادگای کەتنی دەشتی هەولێریش بڕیاریان دەبڕەتکردنەوەی ئیفراشەتی بۆ ئەو چالاکۆن ڕۆژنامەنووسانە و ئەوانی تر. لە ڕووی یاساییەوە ئەمە نەبووین. بەڵێ نەم پرسیارە بکەم تواک لێرە کاک بەشدار، لە ڕووی یاساییەوە ئەو بڵێن ئازادکردنی بەمەرجە کە ڕەتکراوەتەوە ینی بەهانەیەکی یاسایی هەیە بۆ مەکە ڕەتکرێتەوە؟ ئەوان بەهانە یاساییەکەن ئەوەیە قرارێکی محکەمەی تەمیزیان هینایە بە ژمارە 1505 دەستەی سزایی یەکەم ساڵی 2018. ئەوە ئەو قرارەیان کردوتە ئەساس، بەڵام ئەو قرارە لە نامەڕەکەی لە مەزمونونەکەی ئێمە لە بۆ ڕای گشتیش و لە پەیج و لاپەڕەکانی خۆشمان بەڵاومان کردەوە و بە مازیکێکی پەمبەیی لەسەری قرارەکە تحدیدمان کرد کە ئەو باسی مادە الثالثة من قانون مكافحة الإرهاب دەکات. مادە الثالثة من قانون مكافحة الإرهاب زۆر جیاوازە لەسەر لەگەڵ مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. بۆیە ئەوەی ئەوان پشتم پێبەستە یاسەر پێچی یاسایە و هەڵەیەکی زۆر گەورەیان کردیا دادگا و داواکاری گشتی کەوتونێتە هەڵەیەکی یاسایی زۆر گەورەوە. باش، مەترسیەکە چیە لەسەرەوەی کە ئەتانەوێ ئەو زیندانی کراوانەی بادینان ڕاگیراوانەی بادینان بگوازنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی؟ صراحة ناوە یەک لە چالاکۆن ڕۆژنامەنووسانی بادینان لە ناو زیندان بزر دەکرێن و ون دەکرێن دوای ماوەیەکی زۆر لە ڕێگەی سەرۆکی داواکاری گشتی، لە ڕێگەی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، لە ڕێگەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە لەگەڵ تیمی پارێزەران و کەس و کاریان دەبێت هەوڵی ئەوە دابین بزانین ئەو زیندانیە بۆ چێ برداوە. بۆ ئێمە ترسی زۆر سەرسەریان هەیە، هەمویان داوایان کردیە کە بگوازێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی بۆ دەستەبەرکردنی مافەکانی زیندانی عەلەقەل وەکو مافێکی زیندانی معاملەیان لەگەڵدا بکرێتن. و ئەو بابەتە ئێستا خەریکە لە زیادبووندایە و ئەمڕۆ پەیوەندیم بۆ بەیانە پەیوەندیم پێوەکرایە کە ژمارەکە یەکجار لە زیادبووندایە لە چاکسازی گەورانی هەولێر هەمویان داوا دەکەن بگوازێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی. کاتە جگەل لە ڕاگیراوەکان خەڵکی تریش هەیە کە داواکە؟ بەڵێ خەڵکی کەش داوای کردووە و ئەمڕۆ بەیانی زانیاریم بۆ هاتووە ژمارەکە ڕۆژانە لە زیادبووندایە. باشە، ئێوە ڕۆژ نیشانە و دەرخەری ئەوەیە کە مافەکانیان پێشێل دەکەیت لە چاکسازی گەورانی هەولێر. باشە، ئێوە بە شێوەیەکی ڕسمی داواتان کردووە، ینی ئەو نووسراوەتان ناوە بە
بڵێن چاکسازی گەورانی هەولێر یاخود بە دادوەر بۆی کە ئەم کارە بکە بۆ گواستنەوەیان؟ ئەو کارە لە ڕێگەی کارێکی ئیداریە لە ڕێگەی بەڕێوبەری چاکسازی گەورانی هەولێر دێ بەرز بکرێتەوە بۆ وەزارەت لەوێەوە بەڕێز جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بڕیاری لاکەرەوە دەدا بەڵێ ئەمە ئەو بڕیارە ئەو داواکاریمان داوەتە ئیداری چاکسازی گەوران خۆی ئوسولی داواکردنەکە بۆ شێوەیە بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگای بەڕێز بەڕێوبەری چاکسازی گەورانی هەولێر بەڕێ داواکاریەکە حالیان لە بەردەستی بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێرە ئەو هەفتەیە دەبی بەرزی بکاتەوە بۆ وەزارەت. باشە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەوەی کە ئێوە ئاگادار بن ڕەوشی تەندروستی جیراوانی بادینان چۆنە؟ سەراحەتەن ئەوانە زۆر لە لیژنەکانی مافی مرۆڤ و نێردە دیبلۆماتیەکان سەردانیانکردن زۆر هەوڵیان لەگەڵدان کە مانگرتن بشێنن پاش ئەوەی نزیکەی 40 ڕۆژ بەردەوامون لە مانگرتن هەر بەڵام بینیمان باری تەندروستیان زۆر خراپە ئێمە لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی پێنجشەممە بە فەرمی داوامان لە زیندانیان کرد کە مانگرتن بشێنن دەبەرەوەی ئێمە خەریکی گواستنەوەیانین بۆ سلێمانی ئیتر ئەوانش بە پیر داواکای تیمی پارێزەران هاتن لە پێنجشەممە و مانگرتنیان شکاندووە. بەڵێ کاک بەشدار ئێوە کۆنتاکتی بەردەوامتان هەیە ینی لە نزیکۆ جیراوەکان نەبینن؟ لە دوای ئەوەی کەمانیان گرتووە نەخێر زۆر بە زەحمەت دێڵن بیان بین تەنها جارێک نەبێ کە ئەویش لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و هەروەها بەڕێز سەرۆکی داواکاری گشتی سەردانی چاکسازی گەورانی هەولێرمان کرد لەوێ لە کۆبنەوەیەکمان کرد ئەو کات بە حزوری ئەوان داوامان کرد کە بیان بینین چەند کەسێکیان هینە لەوانەیە کەمانیان گرتووە بینیانمان هەمویان دواتر ئەو بینیانە هەموو ڕاگیران ڕێگە نادەم بیان بین بەهۆی ئەوەی کە باری تەندروستیان شەپرزە و خراپ بووە و زۆر لاواز و کەس بووینە هەمیشە ڕێگریمان لێکرایەوە چەندین جار ئەم لە هەفتەی ڕابردوو خۆم یان لەگەڵ تیمی پارێزەران بە جیاجە سەردانمان کردنەوە ڕێگریمان لێکرایەوە لێ نەگەڕاون ڕێگەیان نەداوە کە زیندانیان ببینین بەداخەوە. باشە تا ئێستا ئەمە بابەتەکە بەم شێوە ئەڕواوە ئەو بڵێن ئازادکردنی بەمەرجەی کە داوا کرابوو ئەو ئێستا جێبەجێ نەکراوە. ئێوە چی ئەەکەم بۆ داهاتوو ینی وەکو تیمی پارێزەران هەنگاوی داهاتوو یاساییتان چییە بۆی کە بتوانن ئەم کارە جێبەجێ بکەن ینی زیندانی کراوان یاخود ڕاگیراوانی بادینان ئازاد بکرێت؟ ئێمە هەنگاوی ئاخر هەنگاومان تانە لێدانە لە بڕیارەکەی دادگای کەتنی دەشتی هەولێر ئەوش لە هەفتەی دادێ ڕۆژی یەکشەممە ئەگەر بڕیارەکە تەبار بکرێت بۆ دووشەممە ئێمە لەگەڵ تیمی پارێزەران بڕیارەکە تەمیز دەکەنەوە لە دادگایەتی هەڵچوونەوەی ناوچەی هەولێر بە سفەی تەمیزی ئەگەر لەویش بێ ئەمەل بووین ئەمن ئەو ڕۆژە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەگەڵ برادران هەموو پێش بەر لە کۆبنەوە کە لەگەڵ تیمی پارێزەران کۆبنەوەیەکمان کرد گوتمان ناچار دەبین ئەو کاتی لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتێکی عەشایریە دەبی هانە بینە بەر سڵحی عەشایری لەگەڵ ئەو دەسەڵاتە. یعنی ئاوا یعنی ئەتانێ ئەوەش بکەن ئەو ڕێگاش بگرنە بەر؟ بەڵێ ئەگەر زانیمان لە تەمیزیش هەر ئەو بابەت ڕەت کرایەوە ئەو کاتە دەبی ئەو هەوڵە بدەین. باشە ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و پەیوەستە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئەوە هەنگاوەکان ئەنێن و بەردەوام خۆشتەڵی کە تانە لەو بابەتە تانە لەو بڕیارایەنەوە بۆ ئەوەی کە گوشار و فشار بێت لەسەرەوەی کە بتوانن ئەم بابەتەی ئێوە سەر بگرێ لە ڕووی ڕێکخراوەکانەوە لە ڕووی نێردە نێودەوڵەتیەکانەوە لەمانەوە ئێوە چه هەنگاوێکەنێن؟ ئێمە بەر لە دەرکردنی بڕیارەکە ئێمە وێنەیەک لەو بڕیارانەی ئیفراد شەرتیمان کە داوەتە کە بۆ خەڵکی کەدراوە هەل هەمان ئەو ساڵە چ لە دهۆک چ لە سلێمانی چ لە هەولێر و وێنەمان داوەتە بە یۆنامی بە نێردە دیبلۆماتیەکان قۆنسولگەری ئەمریکی بەشی مافی مرۆڤ و قۆنسولگەری بەریتانی و هەروەها ئەڵمانی هەمویان وێنەیەکمان پێداون کە دەمانەوێت تەنها مەبدەئی مساوات هەبێت لە مامەڵەکردن لەگەڵ سزادراوان واتە پرەنسیپی یەکسانی بەرامبەر سزادراوانی کە گیراون ئێستا تەنها ئەو داواکاریمان هەبوو ئەوانیش لای خۆیانەوە هەوڵی خۆیاندا و بە پەلەش سەردانی مانگرتوانیان کرد بە چەندین جار لە وەفدەکان سەردانیان کرد بە ڕێگەی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ هەوڵەکانمان زۆر سەر کرد بۆ ئەو ماوەیە بەڵام بەداخەوە دیارە بێ ئاکام بووە دووبارە دیسان ئەم ئەوان هەر لێ ئاگادار دەکەینەوە و خۆشیان بەردەوام متابعی کۆنگرە ڕۆژنامەوانیەکانی تیمی پارێزەران دەکەن. باش ئەگەر ئەو بابەتە ئێستا ئێوە بابەتێکتان بڵێن لەسەر داواکاری زیندانیان بابەتێکتان بەرز کردوتەوە بۆی کە ئەوان بگوازرێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی ئەگەر لە حاڵەتێکە ئەم بابەتەوەکو بابەتی بڵێن ئازادکردنی بەمەرجەکە
سەری نەگر یاخود ڕەت کرایەوە هەنگاوی داهاتوتان چییە بێ بۆ پاراستنی یعنی وەکو خۆتان ئەڵێن بۆ پاراستنی گیانی زیندانی کراوان هەنگاوەکەمان ئەوەیە ئەمە ئێستا بەر لەوەی ئێشتان لە تەمیز بێتەوە بەر لەوەی بە تەواوی بێ ئەمەل بین لە مەشمولکردنی ئەوانە بە ئیفرا شەرتی یان پێش ئەوەی قراری تەمیز بگرێتەوە ئێمە لە هەفتەیەوە دەست پێ دەکەین بە گواستنەوەیان لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێگەی بەڕێز بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم کە بەڕاستی ئەم لێرەوە سوپاسی دەکەم بەو دوایەوەی لێ هاتبوو جاری وا بووە تا کۆتایی دەوام و دوای کاتژمێر 4 و 5 لە چاکسازی گەوران بوو بۆ جێبەجێکردن ڕێکارەکانی ئیفرا شەرتی کە ئەو بەڕاستی جێگای دەستخۆشیە بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم خۆی بە بەردەوام لە نزیک چاودێری ئەو فەرمانبەرانی دەکرد کە لە چاکسازی گەورانی هەولێر هەمیشە مماتەڵە دەکرانیان دەهێشت ڕێگەیانەدا ڕێکارەکان تەواو بێ و لە ڕێگەی ئەویشەوە ئێمە هەوڵی خۆمان دەین بابەتەکەش دەسەڵاحەتی ئەوەندایە ئینشاءڵڵە جێبەجێ دەبێت و بەر لە ئێستاش ئێمە نمونەمان هەیە لە هەولێریش خەڵک لە چاکسازی گەورانی هەولێر داوای گواستنەوەی کردی لە بۆ دهۆک نمونە مەسعود شەنگاری و شێروان تاها دوو چالاکوانی بادینان بوون ئەوان لە هەولێر داوای گواستنەوەیان کرد لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی گوازدایانەوە بۆ دهۆک و دەمەوێت کەشت بۆ جەنابتان باز بکەم دۆسیە چەندین دۆسیە مەسەل لە منتیقەی چەمچەمان لەسەر ئەو شەهید گەرمیان ئەو منداڵێک کە لە بەردەم خۆپیشاندانەکان شەهید بوو ماوەک بەر لە ئێستا کە ئێمە خۆمان وەکو تیمی پارێزەران ئەو دۆسیەمان لە ئەستۆگرتیە لە چەمچەماڵەوە دۆسیەکە گوازراوێرە بۆ هەولێر و ئەوەی کە شەهید ڕێژیار و ئەوانەی کە لە بەردەم لە قیچواری پارتی کاتی خۆی فەرمانی دەژی کردیان هەو بەرپرسەکان هەمویان دۆسەکانیان گەواستراتەوە بۆ هەولێر بۆ ئاسایی نەبێتن کە زیندانێکیش لە هەولێر داوای گواستەوە کەم بۆ سلێمانی باش دەست خۆش بۆ بەڕێز بەشدار حەسەن کە بەڕێزیان سەرۆکی تیمی پارێزەرانی دەستگی کراوانی بادینانە کە ڕاستە و خۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ بەشداریکردنت.